بەهەشتی خودا لەسەر زەوی. دەزانی بەهەشتی سەرزەوی لەکوێیە؟ دوور لە جەنجاڵی و ناخۆشیەکانی ژیان، شوێنێک لەسەر ئەم زەویەی ئێمە بوونی هەیە، وەک بەهەشتی سەرزەوی وایە. ئاوێکی شینی کاڵ و کەنار دەریایەکی سپی کە بە نیمچە دورگەی خەونەکان ناوی دەرکردووە. ئەم نیمچە دورگەیە لە ناو زەریای هێمندا لە نێوان ئوسترالیا و پیرۆدایە. نیمچە دورگەیەکی گەورە کە بە چەند نیمچە دورگەیەکی بچووک دەورە دراوە. ڕوبەرەکەی 30.55 کیلۆمەتر چوارگۆشەیە. دانیشتوانەکەی بە زمانی فەڕەنسی و تاییتی قسە دەکەن. دراوی سەرەکی ئەو نیمچە دورگەیە یۆرۆیە. دانیشتوانی ئەم نیمچە دورگەیە نزیکەی 10,000 کەسن. ساڵانە لە تەواوی جیهانەوە 300,000 گەشتیار سەردانی دەکەن. بە یەکێک لە جوانترین نیمچە دورگەکانی جیهاندا دەنرێ. گرنگترین شوێنەکانی بریتین لە کەناری ماتێرا و شاخی ئۆتیمیانۆ و باخچە مەرجانیەکان. زۆرترین چالاکی تێیدا بریتیە لە مەلەکردن لە ناو ئەو ئاوەشینە کاڵەیدا لەگەڵ گەشتێکی ئاسمانی با هەلیکۆپتەر بەسەر نیمچە دورگەکەدا. ئەم نیمچە دورگەیە ناوی نیمچە دورگەی بۆرا بۆرای فەڕەنسیە. ئەگەر خودا پارە بدات دەیخەیتە بەرنامەوە گەشتێک بۆ بۆرا بۆرا بکەیت؟ This is Play Media News Company.